بەناوی خی بەخشندەی میرەبان سلااوان لەوێ بەڕێزان پێخۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە. تەوەری ئەم شەومان تایبەت کردووە بە جیاوازی پرۆژە خزمەت گوزاریەکان لە نێوان زۆنی زەرد و زۆنی سەوزدا. دەمانەوێت تیش بخێنە سەر ئەو کارانی کە دەبێت حکوومەت لە نێوان هەموو پارێزگاکان لە هەرێمی کوردستان بەبێ جیاوازی پرۆژەی خزمەت گوزاریتی ئەنجام بدات، بودجەی تایبەتی ساڵانەی بۆ تەرخان بکات. چاو لەوە نەکرێت کە لە ڕابردوودا شتێکە بوو بە ناوی زۆنی زەرد و زۆنی سەوز دەبێت ئەو حیزبەی لەوێ باڵا دەستە پرۆژە خزمەت گوزاریەکانی لەوێ پەرە پێ بدات، بەڵام لە زۆنەکەی تر حیزبە باڵا دەستەکەی تر کارەکانی تر ڕایکە. شێوازی حکومڕانی لە هەموو دنیادا بەو شێوەیە کە دەبێت بە پێی پێداویستی و دانیشتوانی ئەو پارێزگایە پارەی بۆ تەرخان بکرێت، پرۆژە خزمەت گوزارەکانی بۆ بچێتە پێش، چونکە کەم و کورتی و سەرهەڵدانی هەر کێشەیەک لە پارێزگایەک دەبێت بەو چاوە سیرکێ کە لە حکومەت و لە دەوڵەتەکە و لە جوگرافیای ئەو هەرێمەدا کەم و کورتی ڕووداوە، نەک شانازی بۆ بکرێت لە زۆنێکیان پرۆژەی باشێ، لە زۆنێکیان پرۆژەی خراپ و یاخود نییە. من لەبەرەوەی کاتێکی زۆر لە بەرنمەکەم ڕۆشت لەبەر چەند هەڵەیەکی هوەری، هیچی تر کات بە پێشەکەکەمەوە ناکوشم، وەکو هەمیشە چەند هەواڵێکی ئابووریمان هەیە، دواتر لەگەڵ میوانەکەم شەنوکەوی بابەتەکەمان دەکەین. بڕیارێکی رووسیا نرخی نەوت دادەبەزێنێت. پاشەوەی رووسیا داوای کاتی زیاتری کرد بۆ بڕیاردان لە کەمکردنەوەی بڕی هەناردەکردنی نەوت و هاوبەشیکردنی ڕێکخراوی وڵاتانی هەناردەکاری نەوت ئۆپێک لە بڕیارەکەشدا نرخی نەوتی خاو لە بازاڕەکاندا داشکاندنی بەخۆ بینی. رووسیا داوای کاتی زیاتری کرد بۆ بڕیاردان لە کەمکردنەوەی بڕی هەناردەکردنی نەوت و هاوبەشیکردنی ڕێکخراوی ئۆپێک بەپێی هەواڵێکی ڕۆیتەرز نرخی نەوتی خاو لە بازاڕەکانی جیهان داشکاندنی بەخۆ بینی. ئەوەش پاشەوەی رووسیا داوای کاتی زیاتری کرد بۆ بڕیاردان لە کەمکردنەوەی بڕی هەناردەکردنی نەوت و هاوبەشیکردنی ڕێکخراوی وڵاتانی هەناردەکاری نەوت ئۆپێک لە بڕیارەکەدا نرخی هەر بەرمیلێک نەوتی برنج 49 سنت دابەزی، بەوەش نرخی هەر بەرمیلێک نەوت بە 54.44 دۆلار مامەڵی پێوە کراوە، کە نرخی نەوتی ئەمریکا 53 سنت هاتۆتە خوارەوە کە ڕێژەکەی لە سەدا یەکی نرخی پێشوویەتی و بە 50.42 دۆلار مامەڵی پێوە کرا. وەزیری دەرەوەی رووسیاش ڕایگەاندن هاوکار دەبین لەگەڵ وڵاتانی دیکەی بەرەمهێنی نەوت چاوەڕێژ دەکرێت بەهۆی ئەو لێدوانەوە نرخی نەوتی خاو لە بازاڕەکاندا بەرزبوونەوە بە خۆیەوە ببینێت. لە ماوەی ڕابردووشدا بەهۆی زۆربوونی مەترسیەکانی ڤایرۆسی کۆڕۆنا پێشبینی لاوازی گەشەی ئابووری جیهان نرخی نەوت دابەزینی بەخۆ بینێت، چونکە پێشبینی دەکرا لەم ساڵدا داخوازی نەوت لە جیهاندا 150,000 بۆ 200,000 بەرمیل کەم بکات. هاوردەکردنی ئاژەڵ سنووردار دەکرێت. بۆ گرنگیدانی زیاتر بە بەرهەمی ناوخۆیی ئەم ساڵ وەزارەتی کشتتوکاڵی هەرێم ڕێنمایی نوێی سەبارەت بە هاوردەکردنی ئاژەڵ دەردەکات بە مەبەستی سنووردارکردنی هاوردەکردنی گرنگیدانی زیاتر بە بەرهەمی ناوخۆ شارەزایان بازەوە دەکەن دەبێت شوێنی بەخێوکەرانی ئاژەڵ و کێڵگە پەلەوەریەکان باشتر بکرێت. هەرێمی کوردستان بە سامانی ئاژەڵ دەوڵەمەنە، بەڵام بە هۆکاری زۆری هاوردەکردنی لە دەرەوە بەرەو کەمبوونەوە دەچێت. وەزارەتی کشتتوکاڵ بۆ گرنگیدان بە بەرهەمی ناوخۆی و ڕێخستنەوەی سامانی ئاژەڵ لە هەرێمی کوردستان سەرقاڵی دەرکردنی ڕێنمایی تایبەتە سەبارەت بە هاوردەکردنی ئاژەڵ لە دەرەوە. حسێن محەممەد وتەبێشی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوئاویەکان ڕایگەیاند وەک وەزارەتی کشتتوکاڵ بە گرنگیەوە لەو بابەتە دەڕوانین، بۆیە سەرقاڵی ئەوەین کە چۆن ڕێکی بخەینەوە بۆی پارێزگاری لە بەرهەمی ناوخۆ بکەین و زیادی بکەین. وتیشی سەرقاڵی ئەوەین لە ئەم ساڵدا ڕێنمایی تایبەت بە هاوردەکردنی ئاژەڵ دەربکەین. کردنەوەی خولی زانستی و هاندانی وەبەرهێنانی ناوخۆیی و بیانی، زیادکردنی شوێنی بەخێوکەرانی ئاژەڵ داواکاری سەرەکی شارەزایانە، چونکە هەم بەرهەمی ناوخۆ زیاد دەکات، هەم لە ئایندەشدا دەتوانرێت ئاژەڵ هەناردەی دەرەوە بکرێت. بۆی زۆر هاوردەکردنی ئاژەڵ لە دەرەوە مەترسی لەسەر کەمبوونەوەی سامانی ئاژەڵی لە هەرێمی کوردستان هەیە. بۆ کەمکردنەوەی ئەو مەترسیەش وەزارەتی کشتتوکاڵ دەوێت لە ڕێگەی ڕێنمایی نوێوە هاوردەکردنی ئاژەڵ بۆ هەرێمی کوردستان سنوودار بکات و پشت بە بەرهەمی
ناوخۆیی ببەسرێت. هەواڵی کۆتامان دانەغاز و کریسنت پترۆلیۆم بە تەواوی تواناوە دەڵێت دەستمان بە بەرهەمهێنانی غاز کردەوە. هەردوو کۆمپانیای دانەغاز و کریسنت پترۆلیۆم کە کۆمپانیای سەرکان لە وێزگەی غازی کۆرمۆر ڕایدەگەێنن کە کێشەکانی دوای ئاگرکەوتنەوە لە وێزگەکەیان چارەسەر کردو و لە ئەمڕۆ بەرهەمهێنانی غاز بە تەواوەتی توانایانەوە دەستی پێ کردووە. شەوی سێشەممە 4 دوای 2020 ئاگرێ لە وێزگەی غازی کۆرمۆر کەوتوتەوە بۆ هۆیەوە بەرهەمهێنانی کارەبا بە بڕی 800 مێگاوات کەمی کرد. کۆمپانیای دانەغاز ڕایگەیان بەرهەمهێنان لە وێزگەی غازی کۆرمۆر بە تەواوی توانای خۆیەوە دەستی پێ کردوتەوە. لە ئێستاشدا دانەغاز بە تەواوی توانای خۆیەوە غاز بەرهەم دەێنێت. وێزگەی غازی کۆرمۆر بۆ ماوەی 11 ساڵ بەردەوام غازی بۆ هەرێمی کوردستان دابین کردووە لەگەڵ تۆمارێکی ئاسبەرز لە ڕووی سەلامەتیەوە. کۆمپانیای ناوبراو ڕاشیگەیان خۆشگوزەرانی و سەلامەتی کارمەندەکانمان و کۆمەلگاکانی چواردەورمان لە هەموو شتێک زیاتر بەلامانەوە گرنگترن و هەموو ڕۆژوێنێکی پێویستیش دەگرینە بەر بۆ دڵنیابوون لە ڕێوچوونی کارەکان بە سەلامەتی و با شێوەیەکی پشت پێبەسرا و بە بەرزترین کوالێتی. دووبارە سڵاوتان لەوێ بەڕێزان لەگەڵ میوانەکەم دکتۆر غاڵب محەممەد ئەندامی ئەنجومەنی نوێنەران شوێنوکەوی بابەتەکەمان دەکەین سەبارەت بە جیاوازی پرۆژە خزمە گوزارەکان لە نێوان زۆنی زەرد و زۆنی سەوز. هەڵبەتە بەر لەوەی بچمە لای میوانەکەم لە ماوەکانی ڕابردوودا لە ساڵانی ڕابردووتردا زۆرترین کێشە لە نێوان بیرکردنەوەی عەقڵەتی سیاسی هەردوو زۆنەکە وابووە کە بە جۆرێک لە جۆرەکان حکومڕانی لە هەرێمی کوردستان بەسراوە بە لایەنی حیزبیەوە کامەش کاریگەری سلبی لەسەر حکومڕانی ڕەشید لە هەرێمی کوردستان کردووە. دوجاری شەمەش کاریگەریەکە پەڕیوەتەوە بۆ ژیانی هاوڵاتیان و کوالێتی حکومڕانیش لە هەرێمی کوردستان. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا بینیمان کە قەیرانی غاز دروست کرا بە هەمان شێوە غاز کە لە سنووری زۆنی سەوزدایە وەک دەوترێت ئەم ناوە دواتر لە میوانەکەمە پرسم ئەم شوناسە بۆچی لە هەرێمی کوردستان ناونراوە. بۆ هیچی تر کات بە پێشەکێکەکەمەوە نەکوشم دەچمە لای میوانەکەم دکتۆر غاڵب محەممەد. دکتۆر غاڵب سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم ئایا زاراوەی زۆنی زەرد و سەوز هەیە یان شتێکی خەیاڵیە و زۆرتر لەسەر زار بڵاو بۆتەوە لە ئێستاە ئەم زۆنانە ماون یاخود نەخێرەمە لە کاتی شەڕی ناوخۆ ئەم ناوە سەپێنرا و لە ئێستادا بەدی ناکەین؟ بەڵێ سڵاو لێو لە بینەرانتان. تەمان ئەگە دراسەیەکی پێوەکو زانی ئەم زۆنی زەرد و سەوزە ئەم ناوە کە هاتووە لە سەرەتای ئەو شەڕی ناوخۆ کە هەرێمی کوردستانی گرتەڤەر بینیمان ئەم زۆنانە جابوونەوە بە ناوی زۆنی سەوز و زۆنی زەرد. بەڵام ئەوەی کە ئێستا هەیە مەسلە زۆن نییە، ئەوە کە هەیە بەڕاستی دوو ئیدارەیەکی ڕوون و ئاشکرا دیارە لە بینی ئەم دوو ناوچەیە. ڕاستی ئەم حکوومەتە کە تەشکیل و حکوومەتی کابینەینەوە دەبوایە هەوڵی بدایە دوو ئیدارەی کەم کردێتەوە. بەڵام بەداخەوە هەستەکەین دوو ئیدارەی زەقتر بووتەوە لە ڕووی وەبەرهێنانەوە، لە ڕووی بازرگانیەوە، لە ڕووی دەرهێنانی غازەوە، لە ڕووی دەرهێنانی نەوتەوە، لە هەموو ڕوویەک لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە هەموو ڕوویەکەوە. یعنی ئەو حیزبانی کە لەو دیون وەکو بڵێ ئیسلێمانی پارێزگای سلێمانی و ئەم ناوچەی گەرمیانوانە بە کوردستانی نەزانن هەموو ڕفتارێک بەرامبەری ئەم ناوچەیە بەکارێن و بە تایبەتی بە ناوی خەڵکەکەی. بڵام حەزەکەم لێرە بۆ جەنابتان بکەمەوە ئەوەی کە لەم ناوچەیە دروست بووە هی ئەوە نییە سەرەتاکەی بۆ پارتیوێکێتی ناگەڕێتەوە، سەرەتاکەی بۆ پێر پارتیوێکێتی گەڕێتەوە. وەکو دەبینی کاتی خۆی حزبی بەعەز زۆر زەختی لە ناوچەی سلێمانی ئەکردنەوەی ناو مەنتەق سەعبە و هەموو پرۆژەوە بەرهێنانێک لەوەی کە زانکۆی سلێمانی دەقڵ کرا لە زانکۆی سلێمانیوە نەما داخرا ڕۆژ بۆ پارێزگایەکی تر
ئەمە سەرەتای ئەوە بوو کە دژ بە سلێمانی و دژ بە دەنگە ئازاکانی ناو ئەم پارێزگایە بە گەرمیان و سلێمانی و هەڵەبجە و ڕاپڕینکرا ئەوە بینیمان کاتێک لە تویەک کە هەمووی دڵخۆش بوو کە حکوومەتی کوردی دروست بووە و هیچ نەبێ کۆنفدراڵی بێ فدراڵی بێ هەر شتێک بێ کە لەم هەرێمەدا ئەتوانێت کورد حکومی خۆی کات بەڵام بەداخەوە کە بینیمان سەرەتایەوە بوو کە شەڕی ناوخۆ دروست بوو بە دوو ئیدارەیی و لە دوو ئیدارەی شابینیمان سەرکەوتو نەبوون لە ئیدارەدانی ناوچەکە دوای ئەوەی کە سیرەکەین پارتی هەموو زەختێکی هەموو ینی هەموو عقوبەیەکی خستە سەر ناوچەی سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە بەهۆی ئەوەی کە ئینتیمای حزبی بۆ پارتی نییە دوای ئەوە یەکێتی هەروە یەکێتی ژیانی دەستی هەبوو لەم بابەتە بۆی ئەوەی کە ئەم ناوچەیەکی ئۆپۆزیسیۆنی بووە دە زۆربەی دەنگەکانیان دا بە گۆڕان و کۆمەڵ و یەکگرت و شوێنەکانی تر لەبەر ئەوە سەیرێکی ئەویش عقوبەی خۆی خست بەسەر یعنی ئەمە وای لێ تو ئەم ناوچەیە لەبەر و دەنگێکی ئازاییتایە دەنگی ئازادیتایە زۆر جار هەوڵە درێت کە خزمەت گوزاری پێنەگەێنرێت کە کارەبای پێنەگەێنرێت کە غەدری لێ بکرێت و ئەمە خراپە ینی لە زۆر ڕۆ لە ڕووی ئابووریوە لە ڕووی سیاسی وە لە ڕووی کۆمەڵاتی و ئاکا کە ئەم دوو ناوچەیە دژ بە یەک بن بێ هیچ هەمومان کوردین و هەمومان بەیەکین بەڵام سێرەکەی شتی وا دروست دەکرێت یعنی حتا لە کاتی مردنەکەش واز ناقاوکە نایەنن یعنی تۆ سیرکە یعنی نەخۆشی شێرپەنجە ئافاتێکە دروست کراوە و بەشێکی زۆری ئەم نەخۆشیانە بەهۆی ئەو مادەکسپارانەیە بەهۆی ئەو دەرمانە ئەکسپارانەیە بەهۆی ئەو کارگانەیە بەهۆی ئەو بنزینەیە بەهۆی ئەم کێشانەیە کە کۆمپانیا حیزبەکان دروستیەکەن کەچی لەوەش واز نایەنن لە ڕاگەیاندەکانی ئەو دیوەڵێ ڕێژەی سلێمانی زۆرە وەکو بڵێ سلێمانی هەرێمی کوردستان نیە ڕاگەیاندەکانی ئەم دیوژەڵە ڕێژەی هەولێر زۆرە وەکو بڵێ هەولێر هەرێمی کوردستانی بەداخەوە زۆر باش کاتە دکتۆر ئەتوانی بڵێن لە ڕووی خزمەت گوزاریەوە دوو هەرێمی جیاوازمان هەیە هەرێمێک کە زۆنی زەردی پێ بڵین کە پارتی تایدا حکومڕانی سەرەکیە خزمەت گوزاریەکانی کوالێتی باشترە وەک لە زۆنی سەوز ئەتوانین یەکشت بڵێن ینی ئێمە بەڵێ بەداخەوە پەیوەندیەکەمان لەگەڵ دکتۆر خاڵب پچرا هەتا هاوکارانم دکتۆر وەرەگرنەوە دەمەوێت چەند قسێک لەبارەی خزمەت گوزاریەکان لە هەرێمی کوردستان بکەین هەڵبەتە لە دوای دروستبوونی قەیرانی داراییەوە لە دوای قەیرانی داراییەوە لە هەرێمی کوردستان زۆربەی پرۆژە خزمەت گوزاریەکان لە هەرێمی کوردستان نەمان و لەگەڵ ئەوەشدا دەوترێت کە زۆربەی جارەکان ئەو پرۆژانەی دەرەچن گرنگی بە ناوچەی زۆنی سەوز نەدراوە و زۆرترین ئەو داهاتانەشی کە لە هەرێمی کوردستاندا کۆ دەکرێتەوە دەوترێت لە 160 بەلانی کەمەوە لە زۆنی سەوزەوە دێت دوجار دەچێتە هەولێر و لە هەولێرەوە تەوزیع دەکرێتەوە بەڵام لە ڕووی ئاستی خزمەت گوزاریەوە ئێرە ئیهمال کرا وەکو دکتۆر خاڵبیش لەو سەرەتایەوە کە قسەکانی کرد دەوترێت لەبەرەوەی لێرە دەنگێکی ئۆپۆزیسیۆنی زۆرتر هەیە بۆیە وەکو جۆرێک ئەگەر وەکو ناوی بنین وەکو جۆرێک دیارە سزا بێت کە ئەو دەنگانە کەپتر بکرێتەوە و خزمەت گوزاریەکان نەکابێرە بەڵام من لەگەڵ میوانەکەم دەمەوێت ئەو ڕاستیە دەرخەم ئایا ئەگەر لە هەرێمی کوردستان ئەم دوو جۆر لە بیرکردنەوە هەیە خزمەت گوزاریەکان لە زۆنی سەوز برەوی پێ نەدرێت و لە زۆنی زەرد برەوی پێ بدرێت ئەمە ئەتوانین بڵێن ئێمە جوگرافیایەکی هاوبەش کۆی کردوونێتەوە یاخۆت ئەتوانین بڵێن ئێمە یەک جوگرافیامان هەیە کە پێوتەی هەرێمی کوردستان ئەگەر وایە بۆچی دەبێت پارێزگایەک لە پارێزگایەکی تر گرنگیەکەی زۆرتر بێ بۆچی دەبێت لە کاتی قەیرانێک ناتێگەیشتنێکدا پارێزگای لەگەڵ پارێزگایەکی تر عقوبەی یەکتری پێ بدرێت هاوکارانم
پێمەڵەن دکتۆر ئێستا لەگەڵمە دکتۆر ببوورە کە و پەیوەندیمان لەگەڵ بەڕێز سابسرامێ بزانم پرسیارەکەم دووبارە ئەکەمەوە ئێمە لە ڕووی خزمەتگوزاری و ئەمێ بزانم لە واقعدا ئێمە دوو هەرێمی جیاوازمان هەیە و تیمامە درێ بە زۆنێکیان و زۆنێکی تریان ئیهمالەکرێت لە ڕووی خزمەتگوزاریەوە خۆی بەتەکید وایە ینی بەداخەوە کە ئەم قسەکەن ئێمە پێمان خۆش بوو ئێمە هەمووان یەک هەرێمێک بین و کە بڵین کەپیتاڵەکەی ئەربیل بێت و ئەوەکانی تریش وەکو چاو ینی من زۆرم پێسەیری ینی زۆر جار بەرپرسەکانی پارتیە بینین ئەڵێ کاکە گیانوەڵا لەبەرەوە هەولێر پایتەختە ئەبێ خزمەتگوزاری زۆر بێ وان نییە ئیسە بۆ نمونە لە تورکیا هیچ نەبێ ئەنقەرە پایتەختەکەیەتی ئیستانبول خۆشترە یعنی ئەمە ئەوە ناگەیەنێت کە تۆ غەدر لە ناوچەیە بۆ ناوچەیەکی تر بکەیت ئەسڵەن لە سلێمانیش ئەگەر غەدر لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر بکرێ ئەوە قبولکەر نییە ینی ئەوە نابێ هیچ هاوڵاتیە قبولی کە ئێمە هەمومان هاوڵاتی هەرێمی کوردستانین و دەبێت خزمەتگوزاری لە ئاستێکا بێ کە هەموو هاوڵاتێک سوودمەند بێ من حەزەکەم ینی بەڕوو بین بە داتاوە قسە بکەین لەسەر ئەمە عادەلە بۆی بۆ هاوڵاتیان ڕوون بێت ئەگەر لە بواری نەوتەوە دراسی بکەین ئێمە 57 بلۆک نەوتی هەیە لە هەرێمی کوردستان 27 یەکەوێتە پارێزگای سلێمانی بەڵام ئەوەی بۆ بەرهێنانەی کە لە بواری نەوتەکرێت لە پارێزگای سلێمانی لە چەند شوێنێکی کەمایە بۆمە لە چیا سورخە لە گەرمیانە لە حەسیرەیە لە گەرمیانە و چەند ناوچێکی زۆر کەم بەڵام لەو دیویترنا ناوچێکی زۆر سۆریتایە لەگەڵ ئەوەشدا تۆ بۆ مەسلەی پاڵاوگە ئەوانە لێرە پاڵاوگەی بازیان هەیە 30,000 بەرمیل تەسفیەکە بەڵام لەو دی و پاڵاو ینی لەو لای تر پاڵاوگەی کەڵەکەیە کەس لە سێ با پێکات و کارێک و کاردوو کارتی 80,000 بەرمیل تەسفیەکە هەردووکیان لە یەک ڕۆژە ئەمرەکەیان بۆ دەرچوو یعنی هەردووکیان لە یەک ڕۆژە ئەبریان بۆ دەرچوو چۆنە بێ ئاوا بێ اینجا لەگەڵ ئەوەشە مەسەلەی غاز یعنی هەرێمی کوردستان هەموو سەرچاوی غازەکەی لە پارێزگای سلێمانیە ئێمە بلۆکی کۆرمۆرمان هەیە و بلۆکی چەمچەماڵمان هەیە و بلۆکی میرانمان هەیە ئەم بلۆکانە ینی ساگە دراسێکی بەس لە کۆرمۆر دراس ینی نەوت غاز بەرهەمێنرێت ئەوەش بۆ بەرهێنانێکی زۆری تیا نەکراوە کاتی خۆی سەدام حوسێن لە حکمی سەدام حوسێندا ئەو بیرانە هەڵکەنراوە بەس بۆ بەرهێنانێکی کەمی تەکرا ئەبوایە و بەرهێنانەکە ئەوە نەبوو هەر بەس غاز دەرکەی ئەبوایە کارگەی پترۆکیمیاویاتی تیا بێت 10,000 کەس خاتە ئیشۆ زانکۆ دروست بکە شوق خانوانە دروست بکە بۆ کەسانێک کە لەوێشیان هیچ لەوانە نەکراوە هەموو کێشەکانیان بەرەدا گیان داناغاز بۆی پارەی زۆرتری لێوەرگرن بنەو قسانەکەم پشتی بەری پارتی زیاتر بکەوێ ئەوەندەش پشت بەر یەکێتیەکەوێ یەکێتی لەماوەی 27 ساڵە پارە و داهاتی ئەم سلێمانیە بەدەستی بێتی بەڵام خزمەتێکی وای نەکردووە هەر خەریکی ملمانێ و شەڕن لە پێناو کۆمپانیەکانی خۆیان لێت ناشارمەوە ئەو کۆمپانیانەی کە لە بواری نەوت و غاز لە پارێزگای سلێمانی کار دەکەن ئەمووی سەر بە یەکێتی نیشتیمانی و بەرپرسەکانی و سەر بە نۆکان و قەیوان و ئیدارەی گشتیە و ئەو کۆمپانیانەیش کە لە هەولێر و دۆگی شتەکان جارێکی تر هەروە سەر بە پارتی دیموکراتی کوردستان سەر بەستێر و کار و ئەمانەیە ئێمە کە شەڕ دەکەین لە پێناوی هەر چوار پارێزگاکە دەمانەوەی خزمەتگوزاری بکاتە هەر چوار پارێزگاکە بەڵام لەگەڵ ئەوەشدا نابێ ئێمە عێراق بودجەی هەرێمی کوردستان ببڕێ لە نێوانیانە بەس پارێزگای سلێمانی زۆر زەرمەند بێ ناکرێ من عقوبەی عێراقم بەسەرەوە بێ عقوبەی هەولێرم بەسەرەوە بێ عقوبەی نازام چۆن بەسەرەوە بێ هەروە دەرەچێت یعنی تۆ تەسەور کە غازی کۆرمۆر سێ جۆر غاز بەرهەمێنێ غازێک بەرهەمێنێ 340 ملیۆن پێ سێجا ئێستا چۆتە تقریبا 440 ملیۆن پێ سێجار ڕۆژانە بە بۆری ئەڕوا بۆ محەتاتی تەولیدی ئەحمەد ئیسماعیل لە پارێزگای سلێمانی محەتاتی تەولیدی هەولێر و کارەباکەی زۆربەی ئەو کارەبای کە هەیە لە هەرێمی کوردستان 90 لەوە بەرهەمهێنرێت بەڵام پارێزگای سلێمانی مرکزەکەی 5 ساعت کارەبای هەیە باوەڕکە من خۆم ئێستا لە کەلارۆ قسە لەگەڵاکەم 2 ڕۆژی ڕۆشتم بۆ سلێمانی باوەڕکە 10 ساعت کارەبای عامم نەبینی ئەمە بۆ ئەمە لەبەر دوو هۆکار هەرچی مەسئولی خەڵک هەرچی مەسئولی سلێمانیە لەناو گوندەکانی ئاژی کارەباکەی 24 ساعت ئاگایداری هاوڵاتێکی خۆی نییە دووهەم ئەو وەزیرانەمان کە خەڵک سلێمانی لەناو کابینەی وزارێکی لە کابینەی وزاری نۆ هیچیان دیفاع لە سلێمانی ناکەن بڵێن کاکە گیان کارەبا لەوێ تەولی دەکرێت غازەکەی دووکەڵەکەی چێتە سەر و شکڵی ئەو هاوڵاتیانەی کە لەوێن ڕێژەی سەرەتانەوە خۆتان ئەڵێن لە سلێمانی زیادی کردووە بۆ زیادی کردووە بەهۆی ئەو غاز و ئەو نەوتەی کە دەرەهێڕێ
کەواتە بۆ خزمەتی ناگرێت سەر لە تکسازان نەوتەیە لە ئەمریکا لە ویلایەتی تکساسە نەوتەیە بەڵام باج لە سەریان کەمترە بۆ لە بەرەوە نەوتیتایە ناکرێ من لە پاڵی کۆرمۆر بم 72 لا دێم لە گەرمیانە کارەبای نەبێت ناکرێ من لە پاڵی کۆرمۆر بم 100 متر لەو دیوە خەڵکی چەمچەماڵ خۆپشاندان کاوڵێ غازم نییە ئەو ئینتاجی تقریبا 1600 یعنی بۆ معدل وەریگرین لە مانگی یەکە 32,000 تەنی ئینتاج کردووە کۆرمۆر غازی ماڵان پێوترێ LPG ئەم 32,000 تەنە تقریبا 19,000 بەشی هەموو هەرێمی کوردستانەکە 12,000 ئەمێنێتەوە کەچی خەڵک چەمچەماڵ خۆپشان دوێنێ ئەمڕۆ دوێنێ خۆپشاندانیان کردووە ئەڵێن غازمان نییە ئەی باش ئەم غازەی چەمچەماڵە بۆ ئەو وڵاتیانە غازیان نییە کەواتە ئەمەی کە کراوە بەرامبەر بە ئەم ناوچەیە بەڕاستی غەدرێکی زۆرە کاتی خۆی سەدام حوسێنش ئەمەی کرد یعنی کاتی خۆی یەکەم پاڵاوگە لە هەموو شەرقە وسەتا یەک پاڵاوگە هەبوو لە خانەقین بوو ناوی وەند بوو لەبەرەوە خەڵکەکەی خەڵکی خانەقین و کورد بوون هاتن حکومەتی بەعز پاڵاوگەکەی لا داوتی کورد نابێت لە نەوت بزانێ لە نەوتی کەرکووکە لە ساڵ 1970 نەوت دەرەکرێ بەڵام ئەگەر سیرکەی 4 مۆنسی نەوتمانە لە کورد بێ لە نەوتا خەڵکی تەعین نەکراوە شەریکەی نەوتی شمال خەڵکی کورد تەعین نەکردەوە بۆ لەبەرەوە سەدام حوسێن پێی باش بوو کورد ئاگای لە نەوت نەبێت ئێستا وای لێ هاتووە ینی حکومەتی هەرێم پێی باشە خەڵکی سلێمانی ئاگای لە نەوت نەبێت خەڵکی سلێمانی خزمەتگوزاری پێ نەگەشتەکە ئەڵێم سلێمانی بەمانای ئەوەی کە هەموو پارێزگاکە کە پێک هاتووە لە ئیدارەی ڕاپەڕین پێک هاتووە لە ئیدارەی گەرمیان پێک هاتووە لە پارێزگای هەڵەبجە بۆ معلوماتی جەنابەت ئەم ساڵ بە کاملی 17,000 تەنکەری سوتەمەنی هاتوۆتە ناو پارێزگای سلێمانی لە هەر تەنێ $7 وەرگیراوە بۆ ڕێگەوبان کەچی وەرە با دراسەیکەی ڕێگەوبانی کەلار سلێمانی ناوی ڕێگەی مەرگە لەبەرەوە جادەکانی ئەمەندە تێکچووە و یەکساییتە هی سەڵایی کاتی سەدام حوسێنەیمە لە یەک تونێلی تایە لە ساڵی 1950 لە دەربەنی خان کراوە باشە تونێلەکە هەموو ڕۆژە داخرێت و ئەکرێت یعنی حکومەت نەتوانێت تونێلێ چاکات و یا تونێلە دروستکە کەی حکومەتە ڕێگەی ڕانیا سلێمانی تێکچووە ڕێگەکانی ناو سلێمانی هەمووی چاڵوانەی و کەس ناتوانێت پڕیکاتەوە بەناو ڕێگەوبانە وەرگیراوە ئەگەر سیرکەی داهاتی هاتوچۆ 1 تریلیۆن دینار بووە ئەم ساڵ لە 2019 باشە کۆ ڕێگەوبان بەناوی ژینگەوە بەناوی ئەنوع و ئەشکال شتەوە پارە لەم خەڵکە وەرەگیرێ بەڵام خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان نییە بەناوی خاشاکەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا تۆ دەبێت ینی ناکرێت لە 2013 بڕیارێکت داوە کە جادەی 100 متری بۆ سلێمانی دروستکەی ئەمە 2009 بەرد نەخراوەتە سەر بەرد لەوێ شۆبەی جادەی تر دروستکەی ڕێگەی تر دروستکەی و بڵێ پارێزگای سلێمانی لای من نییە و ناتوانم وانە ئەی کەس ئێمەش کە بوجەمان بڕا بەهۆی تۆ بڕاکەنەوتت فرۆش بەڕاستی کەس بە ئاشتێورامینەوەی بچۆنەوت بەسەر بەخۆ بفرۆشە چوو فرۆشتی بەسەر بەخۆ پارتی پێیوت دوای بوجە و موچەی پارێزگای سلێمانی و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڕا لەسەر و قسانە کەچی وەک بەرزەکی باران لێدا دەرچوو ئێستا بۆ تەنوێنەری مەسرور بەرزانی من پێم سەیرە پارتیەکان دەمیان دەکەیتەوە بە مەسرور بەرزانی ئەڵێ براگەورەی وڵات دزە گەورەیەکە بەمانای پڕ پێستی خۆی لەبەر ئەوە کەس چاوەڕێوە نەکات چاکسازی پرسیارم زۆرە و زۆر باشە بۆی زۆرترین ئیسفادە لە یەکتر بکەین دکتۆر هەفتەی پێشوو بوو پەرلەمانتارێکتان سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان ئەم پرسیارەمان ئاڕاستە کرد لە بەرنامەی ئەمڕۆ هاوکارم حەکیم حەمەد پرسیارێکی لێ کرد کە بۆچی ئەو جیاوازیە گەورەیە لە نێوان زۆنی زەرد و سەوزا بینرێ لەوەی کە سێمانی پژوێ خراوە خۆشت تەکید لەوە کردەوە بەڵام لە لێر و پارێزگاکانی ژێردەستی پارتی خزمەتگوزاریەکان زۆر بەباشیە ڕۆکە ئێستا جادەی 150 مەتریش چۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئینکاری لەوە کرد پەرلەمانتارەکەی بزوتنەوەی گۆڕان کە بەڕێزیش سەر بۆ بزوتنەوەی کە نەخێر لە سێمانیش گرنگی بە جادە و باندراوە جادەی دووسایدی سلێمانی ڕانەیە کە خۆت وەکو زۆعفێک باست کرد ئەوە کار لە جادەی کەلار سلێمانی ئەکرێ وای پیشاندا کە نەخێرە و جیاوازیە نییە قسە و لەو بارەوە چیە هەستەکەم ڕاجیاوازیەکەیە ئێمە ئەبێ بە داتا و ڕقم قسە بکەین ینی ئەوەی کە ئەی بینین غەدرێک ئەم پارێزگایە تقریبا زیاتر لە 53% هەرێمی کوردستان ئەم پارێزگایە ئەبێ داهات
لەسەر 53 لە سەدی داهاتی هەرێمی کوردستان بۆ پارێزگای سەربکرێت ئێمە لەسەر نەسەمە قسەکەین خۆ ئەمە قسەی من نییە من ڕوونکردنەوە بدەم و یان علی بڵێ وایە من بڵێم وانە و جەرا کەسێکی تر لەو سەر بڵێ وایە وانی ئەمە بەداتا و ڕقەمە 53 لە سەدی داهاتی هەرێمی کوردستان سەرفکرا بۆ پارێزگای سلێمانی ئەو کاتێ ماڵین ئەشهد و نابیلا ڕاستە و هیچ جیاوازیەک نەکراوە ئەگەر 52 لە سەد سەرفکرا بۆی ئەو کاتاڵین وانە پارێزگاکەمان پشتگوێ خراوە ئەگەر هاتوو سلێمانی 60 لە سەدی بۆ سەرف کراو لە حەقی هەولێر و دووەک برا ئەو کاتە قسەی ترمانە بێ ئەڵێن بۆچی حەقی هەولێر و دووەک ئەخورێ ئەبێ حەقەکەیان بۆ بکڕێن کاکار ئێمە بووین 50 ملیۆن لتر بنەوتی سپیمان پەیدا کرد نەماوەت بۆ پارێزگای سلێمانی وتمان بۆ هەرێمی کوردستان ڕێژەی هەولێر و دووەک زیاتر بوو لە پارێزگای سلێمانیە و ئیشمان تیا کردووە ئێمە نەهاتوین وەکو سەرەتا باسم کرد ئێمە نەهاتوین شارچەتی گەورە بکەینەوە و نەهاتوین بڵین بۆچی هەرێمی کوردستان خۆ لە پارێزگای سلێمانی پێک ناتوە لە 3 پارێزگا پێ 4 پارێزگا پێکاتوە هۆ ئەم پارێزگانە ئەبێ بە چاوێکی ڕێژەی دانیشتوان تەعاملی لەگەڵا زۆر باش یعنی تۆ سێکە کارەبای سلێمانی 34 لە سەدە بەڵام بەپێی بەچی حسابێک ئەگەر بەپێی ڕێژە بێ وەکو وتم پێت ئەبێ 50 بۆ حسابکەی ئەگەر بەپێی اشتراکی ماڵان بێ 100,000 اشتراکی زیاترە لەسەر پارێزگا بکەنیت بۆچی ئەم 35% بۆ تێ بۆچی بۆ ئەوانی تر نایە ئێمە مەسەلە ئەوە نییە بێنجادەیە پڕکەنەوە چاڵەکە پڕکەنەوەیانە ئێمە مەسەلەی گەورەمانە ینی ڕێگەی کەلات سلێمانی ڕێگەیەکی مەرگە یعنی ئەم ڕێگەیە پارەی دنیای لەسەر وەرگیراوە وا خزمەت گوزاری کاکە تا ئێستا تا باوەنور نەڕۆشتووە تا باوەنور نەڕۆشتووە من لاقەم نییە بۆەوەی کە ئێستا وەزیرەکە لەوە چێ وەزیرێکە کە سەرەتا دەست ئێستا هاتۆ دو ئەوێ دەست پێ بکە خۆ ئێمە نەماوتوە ئەم کردوێتی ئێمە ئەڵێین بەعام لە 27 کاکە 28 ساڵامانە حکومڕانیەن یعنی نیوە قەڕێکە حکومڕانیە کاکە دووبەی و بەحرەین و قەتەر و ئەمانە 27 ساڵیە دەوڵەتن 27 ساڵیە دەوڵەتن وەرە بزان چیان کردووە ئێمەش ئەوەندەی ئەوان نەوت و غاز و عدز و ئاو ئەگەر ئەوان 1 بەرمیل ئاو تەسفیەکەن بە $7 ئێمە ئاو شرین و عرز و هەموو شتێکمانەیە و ئەوەندەی ئەوان غاز و نەوتمانەیە و 27 ساڵە حکومەکەی کەچی ئێمە ناتوانین جادەیە دروستکەی کەچی تا ئێستا موچەی فەرمانبەرانە ئەبێتە مانشێتی خەبەرەکان بە پەلە هەر عیبە ئەمە شەرمە ینی باسی چی بکەین کە هەر کەسێ دیفاع لەم حکومەتە بکە بەڕاستی شەرمە دیفاعی لێ بکەی ئەمە مەجموعەیە مافیا و دزن دەستیان گرۆ بەسەر ئەم وڵاتە یعنی ئەگەر مافیا و دز نەبێ خێرە تۆ 1600 طن غاز بەرهەم بێنی هەرێمی کوردستان پێویستی بە 600 طنە لەم دی ئەوەی کە 1600 تەنەکە بەرهەم بێنی دەبە غاز نەبێ غازیەکە ئێمە ویستمان دەبە غاز بگۆڕین میکەینە بۆری غاز بۆ ماڵان کەچی ناتوانین دەبە غازەکانش بگەڕێنەوە بۆ ماڵەکان زۆر باشە زۆر باشە دکتۆر غاڵب ئێستا لە حکوومەتدا سێ لایانی سەرەکی پێکێنەری ئەم حکوومەتەن کە دوو لایەنیان زۆرتر دەکەونە با بڵێن زۆنی سەوزەوە زۆنی سەوز و نیلی بڵێن بەڵام وەک دەبینین ئەم جیاوازیانە هەر بەردەوامن بۆ نمونە با من نمونەیەکە بەمێ دەوترێت قەزایەکی وەکو زاخۆ 6 ملیۆن نەسرێتی بەڵام قەزایەکی وەکو کەلار کە بەڕێزی شت خۆت وتت نیشتەجێی ئەوەی بەقەت پارێزگای دوهۆک دەبێت بەڵام 6 ملیۆن نەسرێتی بۆچی ئەم وەزیرانەی کە بەشدارن لە حکوومەت سەر با بڵێن زۆنی سەوز و نیلین بۆ بەرگریەک لەمە ناکەن ئەم یەکسانیە لە دابەشکردنی پارە و خزمە گوزاریەکان بگەڕێنەوە بۆ ئاستی خۆی وا پێشتر وتمان دوو حیزبوون ئێستا خۆ لایەنی تریش تایدا بەشدارن بەڵێ بەتاکی دەبێ ئەو لایەنانەی کە بەشدارن لە حکوومەتە لەمە دوا شەڕ بکەن بۆ ئەوەی عەدالەتی بگەڕێنەوە یعنی ئەمە بەشدار بوو گۆڕان بەشداری کردووە لە حکوومەت بۆ ئەوە بۆ عەدالەتی بگەڕێنێتەوە بۆ ئەوەی گەندەڵی نێڵێ بۆ ئەوەی ڕێژەی گەندەڵی کەم کاتەوە بۆ ئەوەی چاکسازی بکرێت چاکسازی ئەوەیە یەکەم جا عەدالەت بگەڕێنێتەوە وەکو ئەڵێن ینی لە هەموو دنیا ئەڵێن عەدل ئەساسی دەوڵەتە عەدل ئەساسی دەوڵەتە ئەگەر بتەوێت دەوڵەتێکی بەهێز دروستکەی ئەبێت تۆ دەست بەی بۆ ئەوەی کە دادپەروەریانە مامەڵە لەگەڵ داهاتەکان بکرێت یەکێک لە هەرە کێشەکانەوەیە کە ئۆپۆزیسیۆنەکانیش ینی بەڕاستی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان لای من نازانم من زۆر یابینم زۆر شەرمنانە تەعامولەکەن ئەڵێ ئەوانە ئۆپۆزیسیۆنەوانیش لەدەسەڵاتن باشە ئەماندا بۆ ناتوانن یعنی لە پەرلەمانە بۆ کۆ نابنەوە پەرلەمان بنەنە یەک بۆ ئەوەی بڵێن با موازنە بێتە ناو هەرێم بێتە ناو پەرلەمانەوە بۆ ئەوەی بزانین
بودجێ بێتە ناو یاسای بودجێ بێتە ناو پەرلەمانەوە بۆی بزانین کوێ بۆ چی سەرفەکرێ. ئەخر لەم فەوزایی 2014 بۆ 2019 ئەم فەوزایە با بزانی خەڵکێکی زۆری دەوڵەمەند کرد و خەڵکێکی زۆری فەقیر کرد، دەوڵەمەندەکانی فەقیر کرد و فەقیرەکانی دەوڵەمەند کرد، یعنی بەمانای ئەوەی کە مافیەکانی دەوڵەمەند کرد. دکتۆر غاڵب یعنی پەرلەمان ئێستا ئەم پەرلەمانەی هەیە دەتوانێت ئەو کارە بکە کە بەڕێزت باسیەکەی ئەوەندە بەڵێ پەرلەمان ئەبێ سومعەت بۆ خۆی بگەڕێنێتەوە. ئێمە کە بووین من لێت ناشارمەوە کە بەڵێ ئەبێ کە چوونە ناو پەرلەمانەوە بە ئۆپۆزیسیۆن و بە دەسەڵات و ئەوانە بێن محاسبەی بکەن. ئێستا بۆ نمونەیەک پرسیارە لێکم، ئەو قسەی جەنابەت کردن بۆ لێرە 6 ملیۆنە من نازانم وایەوانە بۆ لە زاخۆ 6 ملیۆنە. ئەمە ئەبێ ئۆپۆزیسیۆنەکان چی بکەن؟ ئەبێ یەک نووسراو بکەن داوا بکەن کە وەزیری دارایی لەگەڵ وەزیری شارەوانی بانکرێتە ناو پەرلەمان، بانکرێ پێمان بڵێ بۆچی وایە ئەگەر لەبەر خاتری فلان کردووانە ئەخۆ فلانەوانی نەکردو بە وەزیر فلانەوانی نەکردو بە وەزیر خەڵکی سلێمانی بەڕاستی وەزیری دارایی کردو بە وەزیر. یعنی ئەبێ ئەوە بزانێت کە ئەبێ کە وەزیری دارایی ئەبێ دیفاع لە پارێزگاکەی خۆی بکە. من ناڵێم حەقی پارێزگاکان تر بخوا، ئێمە وتومانە لە ئەوڵۆ لەگەڵ دادپەروەرین مامەڵە بکرێت لەگەڵ پارێزگاکانە. ئەگەر هەر کاتێ حەقی پارێزگای هەولێر خورا من پێش ئەندام پەرلەمانەکانی هەولێر دیفاعی لێ درۆک بخورێ هەروە لە هەڵەبجە بخورێ تا بۆ معلوماتی خۆت ئێمە شەڕی دنیامان کرد بۆ ئەوەی بەشەنەوتی هەولێر بەشەنەوتی پارێزگای هەڵەبجە جیا بکەینەوە وەجیامان کردەوە 72 ملیۆن لتریان بۆ ئەڕوا و ئێستا نەوت دابەشەکرێ و لەوەتێ هەموو ماڵەکان بەشێکی زۆری ماڵەکان وەریان گرت بێت. ئەمە چارچێتی نییە ئێمە ئیکەین، بەڵام ئەمە حەقە هەر کاتی حەقێکی لایەک حەقی خورا دیفاعی لێکەین، لایەک حەقی خەڵکی خوارد ئەڵێن پێی نابێ بخورێت. ئەمانە ئەبێ ئۆپۆزیسیۆن بیکە، ئەبێ ئۆپۆزیسیۆن ئێستا بڕۆشتایە نووسراوی بکردایە وەزیری سامانە سروشتەکان نییە بزان کێ لە شوێنەکەیەتی بانکرێ بۆچی ئەم غازە وایە بۆچی ئەم غازە مەسەلەی ئەم غازە وایە کاکە واز لە هەموو شتێک بێرە کەسیان تا ئێستا ئیشیان لەسەر ئەم نەوتە نەکردە کە ئێمە پەیدامان کردووە. بەندە 50 ملیۆن لتر نەوتی پەیدا کردەوە بۆ هەرێمی کوردستان لتری بە 150 دینار، یعنی 200 لترەکەی ئەکاتە 30,000 با بە 216 ئەکاتە 31,500 ئێ بە هاوڵاتیانە درێ بە 50,000. ئێتا ئێستا نەمبینی ئەمان بچن ئیشێکی لەسەر بکەن بڵێن بۆچی وایە 4 کەس لەنە دادگا 4 کەس بانکەن ئێخۆ نابێەوە. باشە دکتۆر پارێزگاری سلێمانی هەمووی خۆشتر ئەمڕۆ شتێکی دکتۆر پارێزگاری سلێمانی سەیرم بینی سەر بە بزوتنەوەی گۆڕانە بەڕێزیش سەر بە بزوتنەوەی گۆڕانی لەو بارەوە بۆ قسە لەگەڵان نەکردووە بۆچی من لەگەڵ کێ عەفو لەگەڵ پارێزگاری سلێمانی ئەمەگەر من پێت ناڵێم ئێمە من لەگەڵ پارێزگار ئێمە قسەمان کردەڵێ من نووسراوەکە ئێڵێ حکوومەتی هەرێم و توێتی بە ئەوەندە بیدەن من ئەڵێم من وەکو جەنابەت دەڵێم من ئەگەر لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆیە مەحافظم مانگە کرد لەسەرەوە و ئەگەر ئەندا پەرلەمانی کوردستان بۆیە ئێستا کێ بەرپرس و لەسەر و مەعادلە هەوڵمەدا بانگی کەم هیچ نەبایە سومعەتی مەرج ینی باسی مەکرد ئەموت ئەم کابرا بەرپرسە لەوەی کە پارەکەتانە دزرێ ئەم کابرا بەرپرسە لەوەی 20,000 کاکە بۆ معلوماتت پێش ماوەی من کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیم کرد لەسەر پارێزگای سلێمانی و هەولێر وتم لە پارێزگای سلێمانی 20 ملیۆن لتر نەوت نەماوە خۆ پارێزگاکەی هەباڵ بوو وتم لە هەولێرش 20 ملیۆن لتر نەماوە. یعنی ئەم گرنگ ئەوەیە نوێنەری خەڵک بێ بە تایبەتی ئۆپۆزیسیۆن بێ نوێنەری خەڵک بێ. جوانە زۆر باشە تۆ بێ مەوزوعەکان کۆ بکەیتۆ لە شتی بچووک زۆر باشە دکتۆر خاڵب باشە دەوترێت زۆرترین پرۆژەکان لە هەولێر زۆر بە ئاسانی پرۆژەکان دەچێتە بواری جێبەجێکردنەوە و بەرەمێنان باشە چێتە پێش بەڵام لە سلێمانی ینی نمونەیەک وەرگرین پرۆژەی جادەی 100 مەتری بۆتە مەتەڵ کەس نازانەکەی هەڵدێ ینی بۆچی ئەم پرۆژەیە لە سلێمانی ئەوەندە بە خاوخلیچکیە ڕوات لە کاتێکدا پرۆژەی 150 مەتری جادەی 150 مەتری لەولێر وا دەست بەکارەکانی کات ینی گرفتەکە خودی بەڕێوبەران و بەرپرسانی پارێزگای سلێمانی یەخود نەخێر لە خۆی لە ناوەندەوە ئەم کێشەیە دروست بووە و ڕێگە چارەکە چیە بۆی ئەم جیاوازیە نەهێڵین ئایا لامەرکەزیەتە یاخود
ڕێگەی ترە دەبێت لە پارێزگای سێمانیەوە دەستکرێ بە چاکسازی؟ بەڵێ تەبعانەوە بووە گەڕێتەوە ینی پارە سەرفکردن زۆر دەسەڵات لەلایەن سەرۆکی حکوومەتە و جێگرەکەیەتی بەداخەوە جێگرێکی فعال نەبووە خوبا تاالبانی پیاوێکی جانتە هەڵگر بووە نەیتوانیوە ئیشەکانی بکات لەبەرەوە وای لە هاتوو ئەمە یەک دوو بەشێکیشی بۆەوە گەڕێتەوە ناو پارێزگای سلێمانی بەرپرسەکانی شەڕی بۆ ناکەن ینی لە وزارەتێکە لێت ناشارمە ینی وزارەتی بۆ نمونە ئەگەر باسی 2000 ینی باسی جادەی 100 مترێکاگەی لە 2013ەوە جادەی 100 متری هەیە لە 2013 وەزیری کۆمەڵی تیا بووە وەزیری یەکگرتووی تیا بووە وەزیری گۆڕانی تیا بووە وەزیری یەکێتی تیا بووە هەموو جێگرەکان هەموو یەکێتی بوون پێویست ناگە هەر جادەکە لەسەر وزارەتی ئاوەدانکردنەوە وەزیرەکە یەکێتی بوو ینی ئەمانە هیچیان دیفاعیان لەم شارە نەکردە هیچیان نەهاتوون دیفاع لەو جادەیە بکەن دروست بکرێ هەموویان خەریکی خۆیان بوون مەشغوڵ بوون چۆن پارتی لە خۆیان ڕازیکەن ئەوەندە خەریکیەوە بوون پارتی لە خۆیان ڕازیکەن ئەوەندە خەریکیەوە بۆیان خەڵکیان لە خۆیان ڕازی بکرا ئێستا شتێکی تر بوو لەبەر ئەوەمانە نەهاتون خزمەت بکەن و بەداخەوە جارێکی تر ئەڵێن بەداخەوە محافظی سلێمانی ئەوەندە خەریکی افتتاحە ئەوەندە شەڕی بکردایە بۆ شارەکە ئێستا شارەکەی وا لێ نەها بە هەردووکیانەوە بە ئاسۆ و بە هەڤاڵەوە ئاسۆش پشتی بەرەکەوێت لە مەعادەلێ بۆ بە هەڤاڵیشەوە کە ئێستا محافظە ئەخم محافظێکم نەبینێ ئێمە لە ناو 50 قەیران و کێشەین و غاز نییە و شەڕەتەقەیە و نەوت نییە و کارەبانیە و چۆ بۆ بریتانیا ینی ئەمە باوەڕکە جای وایە کێشەیەک دروستە بێ هی عیادی ینی پلیتی عادەم ڕێ بچم بۆ دکتۆرە ناو سێمانیە ناچم خەریک کێشەکەی ترە بم ینی تۆ نابێت تۆ مەسئولی تۆ نوێنەری خەڵکی ئێمە جیاین ئێمە بین بە نوێنەری خەڵک ئەبێ لە ناو شارەکەی خۆتابی ناکرێ بە محافظیشەوە لە ناو گوندەکان ئاژین ناو گوندەکان ئاژین 24 ساعت کارەبایان هەیە 24 ساعت ئاویان هەیە سکیوریتیان هەیە خزمەتگوزاریان هەیە ئیتر بۆچی شەڕ بکا بۆ بەدبەختێکی وەکو خەڵکی ترکە کە لە ناو سلێمانیە هەمویان کارەبایان 24 ساعتە پرسیارێک کە بڵێ چەند ساعت کارەبای سلێمانیە هەرێکی گوڕ ڕقەمێک گەڵێ ڕقەمی بەرز 12 ساعت 17 ساعت کەسی جوانیە بابە من خۆم 3 ڕۆژ ناو سلێمانیا بووم 10 ساعت کارەبای عام نەبینی تۆ بڕۆ ناو گوندەکانە نازانیت هەموو بەرپرسەکان و هەموو وەزیرەکان کە چی وەزیری لایەنەکانە ئێستا وەزیرە و پێشوو وەزیر بووە هەمویان ناو گوندەکان ئاژی بەشێکی زۆریان ناپەرلەمانەکانە ناو گوندەکان ئاژی محافظ و بەشێک لە مدیر عامەکانی ناو گوندەکان ئاژی گوندەکانیش بەڕاستی شارێکی مۆدێرنی جیا کردوتەوە کارەبات 24 ساعتە ئاوت 24 ساعتە خزمەتگوزاری تێیتر پێویست بەوە نییە خەڵکەی بێیانەی بێ ئاگای نییە خەڵکەیەتیانێت ئەزانی بە غاندی ڕۆژێک ژنێکات بۆ لای وتی مناڵەکەم شەکرە خوا وتی بڕۆ هەفتەیەکی تر بێرەوە دوای هەفتەیەکی تراتۆ وتی کوڕم مەی خۆ شەکر خراپە وتی باشە بۆ من نادۆ بۆ لادێ و بێمە بۆ ئەمە وتی آخر ئەو هەفتە خۆم شەکر مەخوا ئەبێ نەی خۆم بۆی بتوانم بە مناڵەکە بڵێم ئەبێ ئەم مەسئولانە خۆیان کارەبایان نەبێ وەکو خەڵک ئەجا توانن دیفاع لە کارەبای خەڵکە ئەگەر ناخۆیان ئاو و کارەبا و غازی بۆریان هەبێ دیفاع لە غاز و دەبەغاز و کارەبا و ئاو ناکەن بۆ خەڵک لەبەر ئەوە بەداخەوە بەشێکیان لە نوێنەراتی خەڵک دەرچوون ئێستا نوێنەراتی گیرفانی خۆیان و گیرفانی عەقڵیانن هیچی تر نین ئەگینا ئەگەر نوێنەری خەڵک بن ئەبێ وەک خەڵک بژین بۆی بتوانن دیفاعیان لێ بکەن زۆر باشە زۆر کەم ماوە دەست خۆش دواپرسیارم هەرچەند زۆر پەیوەند نییە بە بابەتەکەەوە بەڵام بە گرنگی ێزانم بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئێوە لە بەغداش کاتێکتان کرد لەسەر دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێم دەمەوێت سەرەداوێکی لەو بارەوە بزانین ینی ئەو شکاتە گەیشت بەچی بەڵێ ئێمە پێش تقریبا 2 هەفتە سەردانی محکەمەتی حادیمان کرد مەسئولی بەرپرسی محکەمەتی حادیمان بینی وتی نووسراوم کردووە بۆ هەموو لایەنەکان چکە ئێمە بەڕاستی شکاتی عادل عەبدولمەجیدمان کردبوو شکاتی حکومەتی هەرێممان کردبوو شکاتی وەزیری مالیەی عێراقمان کردبوو شکاتی وەزیری مالیەی هەرێمی کوردستانیشمان کردبوو وتی نووسراوم کردووە بۆ هەموو لایەنێک ئەبێ محامی بنێرن و ئێمەش محامیمان گرتووە و چاوەڕێیەکەین و ئێمە بەردەوامە بینیانی لەسەر ئەم کەیسە و هیوادارم بتوانین ئەم کەیسە بۆینەوە بۆ ئەوەی هاوڵاتیان موچەکانیان لە کات خۆیان وەرگرن و بۆ معلوماتی خۆ 12 موچە لە کات خۆیان هاتووە و موچەش بەردەوامە بێ لە کاتی خۆیان دێ بێکێشە بۆ ئەوەی هیچ بەرپرسێکی لە هەرێمی کوردستان پارە و موچەی خەڵک نەخوا بەناوی ئەوە لە بەغانایە لە هەموو مانگێک لە بەغاوە موچە هاتووە یەک کێشەشی نییە و بەردەوامیشە بێت تا موازنەی 2020
بەڵێ زۆر سپاس بۆ زانێرەکانت زۆر بەڕێز دکتۆر خاڵە محەممەد ئەندامی ئەنجومەنی نوێنەران لە گەرمیانەوە لەگەڵم بۆی سپاس بۆ بەڕێستان بینەرانی ئازیز و خۆشەویست تاکو ئێستا بینەرمان بوون سپاس بۆ بینەریتان تا ئەڵلقەی ئایندە بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش